دەمانەوێت بۆ یەکەم جار لە کوردستان و پایتەختی کوردستان هەولێری قەلای کوردستان مەراسمی پالپشتی ئۆتیزم و ڕەنگی شین کە هێمای ئەم یادەیە ساڵانە لە ڕێگای دەستگای خێرخوازی بارزانی ببینە ئاستی جیهانی ئەویش جگەلە پالپشتی و گرنگی پێدان بە شینکردنی قەلای هەولێر کە وڵاتانی دنیا ڕەمزی وڵاتەکانیان شین دەکەن. هەر لەم ڕوانینەوە دەستگای خێرخوازی بارزانی بە پاڵپشتی بە دەوڵەتی ئیمارات هەستان بە بنیاتنەری بابەتێکی گرنگی دیکە ئەویش دامەزراندنی سەنتەری ئیماراتی بۆ ئۆتیزمە. ئامادەبوون لێرەوە بانگهێشتی بەڕێز موسا ئەحمەد سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی دەکەین. بەڕێزیان باکەرەمکان لەم ڕۆژەدا وتارێکمان پێشکەش بکەن. بەناوی خوای گەورە و میهرەبان، ئامادەبوانی قەدرگران لە ناخی دڵمانەوە بە خێرهاتنتان دەکەین، بە خێرهاتنێکی تایبەتی میوانە بەڕێز و قەدرگرانەکان دەکەین. بەڕێز جەنابی وەزیری پەروەردە، بەڕێز جەنابی وەزیری تەندروستی، بەڕێز پارێزگاری هەولێر، بەڕێز جێگر و ستافی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی، بەڕێز مانگی سووری قەتەری، مانگی سووری کوردستان و عێراق، خانەوادەی سەربەرزی منداڵانی ئۆتیزم، مامۆستایان و بەڕێوەبەرانی سەنتەری ئۆتیزمی ئیماراتی، ئەمەوێ هەر لێرەوە سپاس و دەستخۆشیتان لێ بکەم بۆ ئەو جوهدە جوان و گەرم و کوردانەی کە لەو ماوەیەدا پێشکەشتان کردووە. هەروەها ئەمەوێت بە ناوی دەستگای خێرخوازی بارزانی و بە ناوی خانەوادەی ئەو ئازیزە خۆشەویستانە سپاسێکی تایبەتی ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین و ئەو پاڵپشتیەی کە بەردەوام هەیتی بۆ ئەو کێسە تایبەتیانە، بە تایبەتیش بۆ منداڵ و خزمەتکردنی منداڵ و بە تایبەتیش ئەوانەی کە پێویستیان بە ئاوڕی لێدانەوە و خزمەتکردنی زیاتر هەیە. ئەمانەوێ بڵێن کە سەربەرزین کە ئەو سۆزەی کە بە جەنابی سەرۆکی حکوومەتماندا بوو کە هەنگاوی جددی بەهاوێژین بۆ ئەوەی کە کاری کردداری بکەین لە پێناو چارەسەرکردن، ڕەنگ بێت ئەمەیان وشەیەکی قورس بێت کە باس لە چارەسەری دەکەم، بەڵام دڵنیام بەو هەماهەنگیە جوانەی کە لە ناوبینی وەزارەتە پەیوەنددارەکان هەیە لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانی، ئێمە ئێستا بەڕێز سەرپەرشتیاری ئەم سەنتەرە باس لە چارەسەرەکان دەکات. ئەمەوێ وتەیەکی یەکێک لە خانەوادەکانی ئەو خۆشەویستانە بێنمەوە کە هەر ئێستا بەڕێز سەرپەرشتیاری ئەم سەنتەرە پێی گوتم کە زۆر بە دڵگەرمیەوە بە بەڕێوەبەری سەنتەری گوتووە کە داوا دەکەم کە لەو قوتابخانەیە نەزانرێت کە ئەو منداڵای من لە ئۆتیزمەوە هاتووە بۆ ئەو قوتابخانە، واتە ئۆتیزمی هەبوو. ئەمە مژدەیەکی زۆر دڵخۆشکەرە کە ئەبێنین ژمارەیەکی باش لەو منداڵانە لە چارەسەری یەکجارەکیدانە بۆ گەڕانەوە بۆ ناوەندەکانی خوێندن کە بەڕاستی ئەو سۆزە بوو کە ئێمە بە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانمان داوە و دڵنیاشم بەو هەماهەنگی و پشتیوانیەی کە لەلایەن جەنابی پارێزگار و وەزارەتە پەیوەنددارەکان کە ئێستا لێرەنە هەیە بۆ ئەم سەنتەرە، بۆ هەر ئیشێکی تر ئێمە بەو شێوازە یەک تیمیە ئیش بکەین، ئەتوانین بەو شێوەیە ئەنجامی چاک و سەرکەوت و پێشکەش بکەین. ڕەنگ بێ لێرەدا ئەوەی من تەئکیدی لێ بکەمەوە هەر ئەوەیە کە هەموو لایەکمان هاوکار و پشتیوان بین بۆ ئەو کۆمەڵانەی کە لە ساڵانی ڕابردوو بە جوهدێکی زۆرەوە ئیشیان کردووە
داوای چارەسەرکردنی بەشێکی کێشەکانیان کردووە حکوومەتیش بەو پەڕی پەرۆشیەوە وا لە هەنگاوناندایە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە. ئێمە بەڵێن دەدەین وەکو دەستگای خێرخوازی بارزانی کە هەموو تواناکانی خۆمان بخەینە کار، بە تایبەتیش ئەو توانە نێودەوڵەتیانەی کە دەستگای خێرخوازی بارزانی بە پشتگرتن بەو کارە جوانانەی کە لەو ماوەیەدا پێشکەشی کردووە توانیوتی کۆنتاکتێکی باش دروست بکە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان، هەموو هەوڵ و توانای خۆمان دەخەینە کار کە ئەو پشتیوانیە زۆر بەهێزتر و فراوانتر بکەین. ڕەنگ بێت ئاواتی هەر هەمومان بێ ئەوانەی کە لێرە دانیشتون بە تایبەتیش کە سوکاری منداڵانی ئۆتیزم کە ئێمە ڕۆژ بە ڕۆژ ژمارەیەکی زیاتر لەو منداڵە خۆشەویستانە ببینین کە بگەڕێنەوە ناو ناوەندەکانی خوێندن. ئەوە بەرنامەی ئێمەیە و دڵنیاشین ئەو پشتگیریە لە ئێوە هەیە بۆ ئێمە، بۆیشە ئەتوانین بە هاوبەشی ئەو مژدەیە ڕابگەێنین بۆ کەسوکارانی خۆشەویستی منداڵی ئۆتیزم کە ئێمە بە هەموو لایەکمان هەموو جوهدێکمان بەکاردێنین بۆ ئەوەی ئایندەیەکی گەش چاوەڕوانی ئەو منداڵە خۆشەویستانە بکات. تەمەنای سەرکەوتنتان بۆ دەکەین و هەموو توانایی خۆشمان جارێکی تر وەکو ئاماژەم پێدا دەخەینە کار. ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی بەرنامەی ترمان داناوە لە سۆران، لە زاخۆ، لە شوێنەکانی تریش ئێمە بەردەوام دەبین کە نمونەی وا جوان پێشکەش بکەین و چاومان لە پشتیوانی و پشتگیری زیاترە. هەر هەمووتان بەخێر بن سەرسەر و سەرچاو. زۆر سپاس بۆ بەڕێز کاک موسا ئەحمەد، سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی. خۆشەویستان، میوانان، کەسوکاری منداڵانی توشبووی ئۆتیزم بەهرە هونەرێکی خواییە کە دەیبەخشێت. کەسانی خاوەن بەهرەش ئەو هونەرە وێنا دەکەن. ببینن بەشداربوونی سەنتەری ئیمارات بۆ ئۆتیزم چیمان پێشکەش دەکەن. با هەمومان پێکەوە ئەم پارچە نمایشە ڤیدیۆیە ببینین. الإنسانية كالتنتري أوتيزم إماراتنا بيتوي بسينا همیشه پیش هوای مامانا نبید دسته آن بکم بهرکان هم بدوزمو دسته خونم بخشیوا با همان شیوا کافت باوشن کارتونی بولم دکت بولی پیلر دینو امیوت حزب تنیایی لکن کلیرا ورزش بخون وندالکان سنترکم آن باشیکا لفتیرگونو وزینوی بهرکانی وخوني أوان لتاتوي ورزي أجرنا روزانا تاتي كيكو ورزي دكين غانيان دكين لا تاتي غانيان تاتي كمان غالطة وشيب دبر نطي دبتوا زوجة يعني حزكم قربوا بالمباشرة وكم غار بتنبدي من روزانه با موسیقا و علامت‌های تشریحی تواو بومن على كان سنتر بيزدكم ودقرن بدوای بحره و حزب تجیشنی آن بومن و ایلی اندازه دخول بمکاتی که برهم دستی بندکان قوم لمن على سنتر كمان دجوا بهين ويل من على كان دجوا كاتي من ذلك لقى من آوازي قلته كاتي دستی بندکانی آمریکا جنه بدهی حال نکات آوازی دانته و پیشنی که خوشیبانی نکات دانته مال خرازی راستی لکات دا واحد بکم دنیا بتعمل ولی حتی چیزا داشتم. يوجد يكون عشان هنشد يعني البرلمان الفلوس والإنسان يقولوا فلوس بأنهم يجابوا منه يوشكوا جدوان
می‌خوام لەسەر بێژینەوەی بەهێز ناوەکان لە بواری وێنە پێشان دەکەم بەڵام هەر بتوانن خۆشەویستی ناوێک لە کاتی تێپەڕکردنی ڕەنگەکان بەهۆی دەڕێماوە خەم خۆش دەوێت ئیتر دنیا ڕەنگێکی ساڵ جیاوازی بەوی ناوی خوای گەورە بێرەبان بەڕێزان وەزیری تەندروستی بەڕێز پارێزگاری هەولێر نوێنەرایەتی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەڕێز کاک موسا ئەحمەد سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی ڕێکخراوەکان مانگی سووری نێودەوڵەتیەکان ئامادەبوانی بەڕێز ئێوارەی هەموو لایەکتان باش سەرەتا پیرۆزبایی هاتنەوەی مانجێ ڕەمەزانی پیرۆز لە موسڵمانانەکەین بۆ هیوایی کە ڕۆژ و تاعەتی هەموو لایە قبوڵکراو بێ. ئەمڕۆ دوی چوار ڕۆژی جیهانی ئۆتیزم یان ڕۆژی زیاتر هۆشیارکردنەوەی کۆمەڵگا بۆ منداڵانی ئۆتیزم ڕۆژێکی گرنگە کە تایە لێرە جەختکەینەوە لەسەر پابەندبوونی دامەزراوە فەرمیەکانی حکومەت بۆ خزمەتکردنی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت و لە نێویشتیاندا منداڵانی ئۆتیزم. دەمەوێت تیشک خەمە سەر چەند خاڵێکی گرنگ. یەکەم، وەزارەتی پەروەردە بە هاوکاری بریتیش کاونسڵ استراتیژیەتێکی 10 ساڵەی بۆ خزمەتکردنی قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت لە هەرێمی کوردستان پەسەند کردو کە ئێستا ئێمە لە قۆناغەکانی دەستپێکردن و پراکتیزەکردنی ئەو استراتیژیەتەین کە استراتیژیەتێکی 10 ساڵەیە. یەکەم هەنگاویش لەوە دەستمان پێکردووە کاوانە لە پێشتر نەبوون. ئێمە گشتاندنمان کردو بە نووسراوی فەرمی کە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت و لە نێویشیاندا منداڵانی ئۆتیزم بە جۆرەی هەندێک وردەکاری تایبەت کە دەبێت لە ناوەندەکانی خوێندنی ئەمە لە چوارچێوەی سیاسەتێکی پەروەردەیی کە پێوترێ ئینکلوسیڤ ئێجوکیشن پەروەردەی گشتگیر کە بنەمایەکی پەروەردەیی نێودەوڵەتیە بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت و لە نێویشاندا منداڵانی توشبووی ئۆتیزم دەبێت وەربژیرن. ئەم هەنگاوەش هەنگاوێکی استراتیژی گرنگە کە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تەبەندی کراوە بۆ خزمەتکردنی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت. خاڵێکی دیکە لەو بابەتانەی کە لە چوارچێوەی استراتیژیەتە ئێمە گرنگی پێدەین ئەویژەوەیە ئێستا لە 43 قوتابخانەی ئێمە 43 ناوەندی ئێمە بە شێوازی تیۆتی و توانراوە ڕاهێنان بە 2000 مامۆسای پەروەردەی تایبەت ئەنجام بدرێن بۆ ناوەندەکانی خوێندن بۆی کە بتوانن خزمەتی ئەو قوتابیانە بکەن کە خاوەن پێداویستی تایبەتن و لە نێویشاندا منداڵانی ئۆتیزم. خاڵێکی دیکە کە جێگەی ئاماژە پێدان و گرنگی پێدانە بریتێ لەوەی کە جا لە وەرگرتن جا لە مەشق و ڕایەنانی مامۆسایان ئێستا بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرامەکان لە چوارچێوەی استراتیژیەتی هاوبەشی نێوان وەزارەتی پەروەردە و بریتیش کاونسڵ ڕاست پێراون بۆی کە دەبێت پرۆگرامەکانی خوێندن گونجاندنیان بۆ بکرێ بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت بە شێوازێکی زانستی بابەتی. خاڵێکی دیکە کە دەمەوێت ئاماژەی پێ بدەم لە بواری پەروەردەی تایبەت ئەوەیە کە ئێمە هەندێک ئالێنگاریمان هەیە لەوەی کە نەمانتوانیوە بەهۆی دۆخی قەیرانەوە تەواوی ئەو مامۆسایانەی کە مامۆسای دەرچووی بەشی پەروەردەی تایبەتندان مەزرێنین یان گرێبەستیان بۆ بکەین یان لە غیابی بوونی ڕێنماییەکی وازح نەمانتوانیوە بیانکەینەوانە بێش. زیاتر لە مانجێک لەو بەر لە خزمەت جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ماوەی 20 خولەک زیاتر باسی منداڵان و قوتابیانی خاوەن پێداویستی تایبەتمان کرد و لەوەش زیادبوونی حاڵەتەکانی ئۆتیزم لە کوردستان. جەنابیان ڕەزامەندیداوە بۆ ساڵی خوێندنی 2022-2023 کە بە گوێرەی پێداویستی ناوەندەکانی خوێندنیەمە دەرچوانی پەروەردەی تایبەت وەکو مامۆسای وانەبێش لە ناوەندەکانی خوێندن دابمەزرێن و ئێمە لەم بارەیەوە پاش کۆتایی هاتنی ئەم ساڵی خوێندن ئاماری وردی خۆمان بۆ ناوەندەکانی خوێندن شیەکەینەوە و لەگەڵ وەزارەتی دارایی ڕێنمایی پێویست
بە دانانی مامۆستایانی دەرچووی پەروەردەی تایبەت کاتوانن خزمەتی تەواوی قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت کەن لەوانش ئۆتیزم لە ناوەندەکانی خوێندن بۆ ساڵی ئایندا ژمارەیەکی باش لەوانە لە ناوەندەکانی خوێندن خزمەت دەکەن. ئەم هەنگاوە هەنگاوێکی گرنگە ئەوەی کە جەنابی کاک موسا ئەحمەد فەرمووی چۆن ئێمە بتوانین ئەو منداڵانە بنێرینە ناوەندەکانی خوێندن. بەسپاسەوە دەستگای خێرخوازی بارزانی وەکو و کارە ناوازەکانی کام کارەشی کارێکی زۆر ناوازەیە لەم بوارە خزمەتەکە کاری گرنگیان ئەنجامداوە، بەڵام کارەکانی دەستگای خێرخوازی بارزانی پێویستی بە تەواوکردنە لە نێوان دامەزراوە فەرمیەکانی حکومەت، وەزارەتەکانی کاروباری کۆمەڵایەتی، وەزارەتی پەروەردە و هەروەها وەزارەتی تەندروستی. لەو نێوەندەشتا ئەمە وەکو وەزارەتی پەروەردە ڕەزامەندی جەنابی سەرۆکی حکومەتمان وەرگرتووە بۆی ئامادەساز بین لە ساڵی ئایندەی خوێندن زۆرترین مامۆستایانی دەرچووی پەروەردەی تایبەت بەپێی پێداویستی قوتابخانەکان کە منداڵی خاوەن پێداویستی تایبەتی تایە بەوانە بێژدایان بنین و ڕێنماییان بۆ دەربکەین لە ڕێگەی وەزارەتی دارایی حکومەتی هەرێمی کوردستان. دەمەوێت لە کۆتاییە سوپاسشی تایبەتی سەنتەری ئیماراتی دەستگای خێرخوازی بارزانی بکەم، سوپاس بۆ هەموو پزیشک و مامۆستا و کارمەندانەی کە لەوێ ئەرچێکی مرۆیی، ئەرچێکی گرنگ، ئەرچێکی کوردستانی و ئەرچێکی پەروەردەییش بۆ بنیادنانەوەی مرۆڤ بەجێهێنن. هەڵوێستەکانتان، کارەکانتان جێگەی دەستخۆشیە. لە وەزارەتی پەروەردەی حکومەتی هەرێمی کوردستان پابەندین بەوەی کە پەروەردەی گشتگیر inclusive education کە بەشێک لەو دەوڵەتانش کە تا ئێستا نانتوانیوە جێبەجێکەن ئێمە لە هەرێمی کوردستان جێبەجێ بکەین. منداڵانی خاوەن پێداویستی تایبەت یان ئۆتیزم جا ناکرێنەوە لەگەڵ قوتابیانی ئاسایی، بەڵام زەمینە سازیان بۆ کرێبەوەی کە بتوانن پەروەردەیەکی باش و هەروەها خوێندنێکی باشیان بۆ فراهم بکرێن. دووبارە سوپاس بۆ کارە ناوازەکانی دەستگای خێرخوازی بارزانی بۆ جوود و ماندووبوونی هەموو کارمەندانی و دەستگایە و سوپاسیش بۆ پشگیری جەنابی پارێزگاری هەولێر کە بەتایبەت لە چوارچێوەی پارێزگای هەولێر هاوکاری هەموو دامەزراوەکانی کاروباری کۆمەڵایەتی و تەندروستی و پەروەردە و هەماهەنگی دەستگای خێرخوازی بارزانیە هەوڵەکانیان جێگەی دەستخۆشی و سوپاس بۆ وڵایەتەکە. بەڕێز وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز پارێزگاری هەولێر، بەڕێز سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی، بەڕێزان بەڕێوەری گشتی تەندروستی هەولێر، قایمقامی قەزای ناوەندی هەولێر، بەڕێز بریکاری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی، ئامادەبوانی بەڕێزان بەڕێوەری گشتی کاروباری لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی، میوانانی بەڕێز و خۆشەویست، تیمی دەستگای خێرخوازی بارزانی و ئیدارەی سەنتەری ئیماراتی بۆ ئۆتیزم، هەروەها کۆمەڵی مانجی سووری عێراقی و کۆمەڵی مانجی سووری لەقی هەولێر، خانەوادەی بەڕێزەکان، ئامادەبوانی خۆشەویست. ئەمڕۆ لە ڕۆژی جیهانی ئۆتیزم خۆشحاڵین کە لەگەڵ بابەتێکی گرنگ و هەروەها یەکێک لە ڕەهەندە گرنگەکانی ناو کۆمەلگا کە جیاوازە ئەویش بابەتی ئۆتیزمە کۆ دەبینەوە. بە هەمان شێوە بە هەمان ئەو ئامانجەی کە بینیمان ناتوانین بڵین نەخۆش، ناتوانین بڵین ناتەواو، بەڵکو جیاوازی. ئەم جیاوازیەش بە جوودی هەموو لایەکمان هەموو بەیەکەوە دەگەڕێتەوە بارێکی تەواو ئاسایی و گونجاو بۆ ناو کۆمەلگا. بۆیە ئەم ڕۆژەش دانراوە لە تەقویمی ساڵدا لەبەر گرنگی بابەتەکەیە و لەبەر بەبیرهێنانەوەیە کە ئەم توێژە لە ناو کۆمەلگادا پێویستی بە پاڵپشتی هەمومانەیە، نەک تەنها بە پاڵپشتی سەنتەرێک و پزیشکێک و بەحث اجتیماعیەک و یانیش لایەنە حکوومیەکان و NGO، بەڵکو هاوڵاتیان و کۆمەلگا هەموو لایەنەکانی دیکە بە تایبەتی دەتوانم بڵێم خێرخوازان هەروەک دەبینن کە لە ماوەی ئەم چەند ساڵەی کۆتاییدا بەرەو پێشچوون هەیە لە بواری خزمەتکردن و ڕاهێنانەوە و شیاندنەوەی ئەم خاوەن پێداویستی تایبەتانە. من دەمەوێت زۆر سوپاسی دەستگای خێرخوازی بارزانی بکەین کە لە ڕێگەی ئەوانیشەوە بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاسێکی گەرم و بێپایانی دەکەین کە بەردەوام بۆ خاوەن پێداویستی تایبەت و بە تایبەتی بۆ چین و توێژی ئۆتیزم پاڵپشتی پشتگیری تەواوی هەبووە، بە تایبەتی لە پاڵپشتیکردنی
کردنەوەی ئەم سنتەرە کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا دەرەنجامی زۆر باشی بەخۆوە بینیوە کە دواتر لەلایەن بەڕێز دکتۆر ڕەوشت ڕەنگ ئەو بابەتە بە دوور و درێژی جۆبیستی دەبین و دەبینین. بەڕێزان لە هەرێمی کوردستاندا تا ئێستا بە کەرتی گشتی و تایبەت 25 سنتەر هەیە کە ڕاستە لەسەر وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی بەڵام وەزارەتە پەیوەنداریەکانی تر بەلایەنی سەرەکی وەزارەتی تەندروستی پاڵپشت و پشتگیری و هەماهەنگە لەگەڵ وەزارەتی ناوبراو دواتر وەزارەتی پەروەردەش بۆ ڕاهێنانەوە و بۆ بەردەوامبوونی پرۆسەی پەروەردە و ئەمە پاڵپشت و هاوکار دەبێت لەگەڵ هەموو ڕێکخراوەکانی NGO. سێ سنتەری حکومی لە ناو شاری دهۆک و لە ناو شاری هەولێر و لە ناو شاری سلێمانی و هەروەها چەند پرۆژەیەکیش بڕیار دراوە کە دروست بکرێت بە تایبەتی لە پارێزگای هەڵەبجە لە قەزای کۆیە و لە دەڤەری ڕاپەڕین. بە هەمان شێوە لە ئێستادا 2 سنتەری زۆر استراتیجی و گرنگ لەلایەن دەستگای خێرخوازی بارزانی بە پاڵپشتی هاوکاران و هاو خێرخوازەکانی دروست دەکرێت کە بە سوپاسەوە بۆ دەستگای خێرخوازی بارزانی بە تایبەتی لە دەڤەری سۆران لە ناو قەزای سۆران لە قۆناغێکی پێشکەوتووی دروستکردنی هەیکەلدا و لە بە هەمان شێوە دەستپێکردنی پرۆژەیە لە دەڤەری زاخۆدا هەیە لە ناو شاری زاخۆ. بەڕێزان من دەمەوێت سوپاسی بەڕێز پارێزگاری هەولێر کاگومێت خۆشناو بکەین کە بەردەوام پاڵپشتی هەموو چین و توێژەکان و خزمەتگوزاریەکانی کەرتی تەندروستی بوو بە تایبەتیش لە بواری ئۆتیزمدا کە ئەمڕۆ ئێستاش لێرە لەگەڵمان بەشدارە لە کردنەوەی سنتەری ناوبرا و لە هەروەها لەو پرۆژە نوێی کە بەڕێزیان ئەمڕۆ ڕایگەیاندووە بە دروستکردنی پرۆژەیەکی دیکەی بە هاوکاری و پاڵپشتی خێرخوازان لە ڕێگەی پەیوەندیەکانی بەڕێزیان بە دروستکردنی پرۆژەیەکی دیکەی خزمەتکردن و ڕاهێنانەوەی ئۆتیزم لە ناو شاری هەولێردا جێگای دەستخۆشی و سوپاسە و هەروەها من دەمەوێت ئەوەش بڵین کە ئەم سنتەرە هاوکات دەبێت لەگەڵەوەی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر لەلایەن پزیشکان و کارمەندانی تەندروستی و خزمەتگوزاری تەندروستیەکانیان بۆ فراهم دەکات. لە ئێستادا دەتوانین بڵین خانەوادەکان کە خاوەنی حالەتێکی ئۆتیزم دەبن لە نۆڕنگەیەکەوە لە سەردانی پزیشکێکەوە لە توێژەرێک کۆمەڵایەتەوە دەرچۆ بۆ ڕاهێنانەوە لە سنتەرە تایبەتمەندەکان و ئەوەی کە لە سنتەری ئیماراتی بینیمان بەرەو پێشچوونێکی زۆر باشە و ئەمە هیوادارین کە بتوانین ئەو ڕێژە زۆرەی کە تا ئێستاش لە سنتەرێک نەبوویان پێویستیە یان لە داهاتوودا پێویستان دەبێت بتوانین جێگەی هەمویان لەناو هەموو شار و شارۆچکەکان لە هەرێمی کوردستاندا جێگەیان بکرێتەوە بۆی بتوانین ئەم نەخۆشیە ببورن ئەم حالەتە ئەم خانەوادانە وەکو هەر کەسێکی دیکەی ئاسایی بەردەوام بن لە ماوەی ئایندەی تەمەنیاندا لە پرۆسەکانی پەروەردە و ژیانێکی ئاسایی و ئاسوودە بەنەسەر. جارێشتر دەستخۆشی بۆ هەموو ئەو بەڕێزانەش دەکەین کە لە ئێستا مامۆستا و ڕاهێنەران کە لێرە لەگەڵمانە لە سنتەری ئیماراتی بۆ ئۆتیزم و ئیدارەی بەڕێز دکتۆر ڕۆشت بەڕێوەری سنتەر و سەرپەرشتیاری سنتەر و دووبارە سوپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان ئێمەش وەزارەتی تەندروستی بەردەوام پاڵپشت و هاوکار و پشتگیری ئەم پرۆژەوان دەکەین. زۆر سوپاس بۆ هەموو لایەکتان. میوانە بەڕێزەکان زۆر بەخێربێن سەرسەران و سەرچاوان دایکان باوکان مڵاڵە چاوگەشەکان سەرسەرمان و سەرچاومان هاتن زۆر دڵخۆشم ئەمڕۆ دەستگای خێرخوازی بارزانی ئەم چالاکیەی ڕێکخستووە بۆ ئەوەی کە یادی ڕۆژی جیهانی ئۆتیزم بکاتەوە. وەکو پێش من بە ڕێزان ئاماژەیان پێدا ئۆتیزم لە جیهاندا ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبووندایە. هەرێمی کوردستانیش وەکو بەشێکی ئەم جیهانە بەدەر نییە لەم حاڵەتەی کە مناڵان توش دەبن. بۆیە پێویستە لەسەرمان وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو کەرتی تایبەت وەکو خێرخوازان وەکو ئەو دووەلانەی کە مانیحەن هاوکارمان بن بۆ ئەوەی کە بتوانین خزمەتیان بکەین و بیان خۆشەویستیان بدەینێ ڕایان بهێنین و دەمجی کۆمەڵگا بکەین. ئێمە لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی
لە چەندین تەوەرەوە خزمەتی ئەم بەڕێزانە دەکەین. یەک لە تەوەرەکانەوەیە بە پێی یاسای ژمارە 22 ساڵی 2011 ماف و امتیازاتی خاوەن پێداویستی تایبەتەکان نزیکەی 300 لەو مناڵانە سوودمەندن لەو هاوکاریەی کە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی پێشکەشیان دەکاتن. جگەلەوە ئێمە ڕێنمایی تایبەتمان هەیە بۆ ئەوەی کاراسانی بکەین بۆ ئەو سەنتەرانەی کە تابعی کەرتی تایبەتن و ئەم سەنتەرانە لە زیادبووندا بن بۆ ئەوەی بتوانن زۆرتر خزمەتی ئەم مناڵان چاوگەشانە بکەن. جگەلەوە ئێمە نزیکەی 3200 مناڵ ناومان نووسیون بۆ ئەوەی کە لە لەژانە پزیشکیەکان ئەگەر هات و قبول بکرێت بتوانین بە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستانەوە سوودمەند بن لەو هاوکاریەی کە ئێمە تەقدیمی ئەو خاوەن پێداویستیە تایبەتانە دەکەین. ئەمەی کە باسم کرد کورتەیەک بوو، بەڵام ئێمە 3 سەنتەری حکومیمان هەیە کە تابعی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی بە سوپاسەوە لەسەر فەرمانی ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریان داوە کە سەنتەرێکی حکومی لە دەڤەری ڕاپەڕین ئەم دواییەوە بکرێتەوە و دیسانیش لە کۆیێ چووتە بواری جێبەجێکردن و ئێستا خزمەت بە مناڵەکان دەکاتە. زۆر سپاس بۆ خاتو زەکیاخان بۆ ئەم وتە جوانانەی کە پێشکەش بە ئێمەی کرد. ئامادەبوانی هێژە. ئەم سەنتەرە لە ڕۆژانی کارکردنیدا چەندین کار و بەرنامەی گرنگ و نێودەوڵەتی پەیڕەو دەکات. هەر بۆ ئەم مەبەستەش داوا لە بەڕێز دکتۆر ڕەوەش دەکەین لەم بارەوە وتەیەکمان پێشکەش بکات. میوانانی خۆشەویست، ئێوارەتان باش، میوانانی بەڕێز، هەموو لایەک بەخێر بێن سەرچاوان. دایک و باوکی منداڵانی ئۆتیزم، خانەوادەی منداڵانی ئۆتیزم بە دەرەجە یەک ئەم یادا بۆ پاڵپشتیکردن لە ئێوە و لە هەموو ئەو خەڵکانەیەکەوە بەدەست گرفتی ئۆتیزمەوە دەناڵێنن، بۆیە بەخێر بێن سەرچاوان. هیوادارم کەوە توانی بێتتان بەم وتانەی کە بەڕێزانەی پێشکەشیان کرد تۆزێک سراحەتتان کردبی و تۆزێک دڵنەواییتان بۆ دروست بوو بێت. بەڕێزان، ئیجازە لە بە ئیجازەی دایک و باوکی منداڵانی ئۆتیزم و ئێوەی ئازیز ئیجازە دەخوازم کەوە سوپاسێکی بێپایانی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسعود بارزانی بکەم کەوە لە 2 ساڵی ڕابردوو بە شێوەیەکی فەرمی و بە شێوەیەکی ڕاستەوخۆ پاڵپشتیەکی باشی سەنتەری ئیماراتی بۆ ئۆتیزمی کرد و وای کرد کەوا ئێمە بتوانین لەم 2 ساڵەدا بەردەوام بین و ئێوە ئێستا هەندێک لە بەرهەمەکەی دەبینن. هەروەها زۆر بە پێویستی دەزانم کەوا سوپاسی هەموو ئەو لایەنە پەیوەندیدارانە بکەم کەوا هاوکار بوون لە وەزارەتی تەندروستی، بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر و هەروەها وەزارەتی پەروەردە کە هەماهەنگێکی باشی لەگەڵ کردوین و هەروەها زۆر بە پێویستی دەزانم سوپاسی هەموو ئەو مامۆستا و ڕاهێنەرە بەڕێزانە بکەم کە من بە خانەوادەی خۆمیان دەزانم کە پێم وایە ئەگەر ئەوان نەبوونایە نەمانەتوانی ئەو بەرهەمە پێشکەش بکەین و بتوانین بگەینەوە ئاستەی ئێستا. بەڕاستی ئەو ماندووبوونەی ئەو مامۆستایانە دەیان بینن زۆر قورسە و ئەگەر ئێوە تێبینی بکەن ئێستا گوێتان لە دەنجی ئەو منداڵانەیە کە لە پشتەوە هەندێکیان دەنجیان دێت. ڕۆژانە مامۆستاکانی ئێمە بەم شێوەیە ڕاهێنان بەو منداڵانە دەکەن و لە ماڵەکانیش خانەوادەکان بەدەست ئەم مناڵانەوە جیرۆدەر و نازانن چۆن مامەڵیان لەگەڵدا بکەن. بۆیە دووبارە جارێک کە سوپاسی ئەوان دەکەم و بیرتان دێنمەوە کەوا زۆر بە پێویستە ئێمە معانات و ناسۆری ئەو خانەوادەیان لەبیر نەکەین کە نازانن چۆن ئێستا لە دانیشتێکی ئاوا منداڵەکانیان کۆنتڕۆڵ بکەن کەواتە لە ماڵ و لە خوێندنگە و لە ئاهەنگ و لەو مناسەباتانەی کە بۆیە چەند جیرۆدەی ئەو منداڵانە. بەڕێزان، ئەوەی کەوا ئێمە شانازی پێوە دەکەین ئەوەیە لە سەرەتای دامەزراندنی سەنتەری ئیماراتی بۆ ئۆتیزم بەپێی پێوەر و بنەما زانستیەکان کارمان کردووە. هەر بۆیەش لە سەرەتای وەرگرتنی منداڵەکان ئێمە پشتمان بەستووە بە کۆمەڵێک پێوەری زانستی جیهانی
و بە پێی سەرچاوی پشتبەستوو لە وڵاتانی دەرەوە کڕیمانن ئەو پێوەرانە و لە ڕێگەی ئەو پزیشکانەی کەوا بە سوپاسەوە وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر ئیجازەیان پێداون لەگەڵ ئێمە هەماهەنگ بن و هاوکار بن توانیمانە پرۆسەی دەستنیشانەکە تەواو بکەین. ئینجا وەکو پێشتر بەڕێوەبەری سەنتەر غەزالەخان باسی کرد جەختمان کردوتە سەر ئەو منداڵانەی کەوا خاوەن دەرامەتێکی مامناوەند یاخود کەمن و هەوڵماندا ئەوان سوود ببینن. دوایەوەی کەوا ئەو منداڵانە لە سەنتەرەکەی ئێمە بە پرۆسەی دەستنیشانکردن تێدەپەڕن و بۆ فلتەرانە تێدەپەڕن و وەردەگیرێن ئینجا پۆلیان دەکەینە سەر چەند جۆرێک. هەندێک لەو منداڵانە باریان باری تێگەیشتن و زیرەکیان باشە و ئەو منداڵانە دەکرێت دوایی وەکەوەی بینیتان ئێمە بیان نێرین بۆ قوتابخانەکان و خۆشبەختانە ئێمە توانیمانە تا ئێستا 4 منداڵ بنێرین بۆ قوتابخانەکان و ئێستا لە قوتابخانەکان دەوام دەکەن و مژدەیەک شەدەم بە خانەوادەی هەندێک لەو منداڵانەی کەوا لە سەنتەرەکەی ئێمە دەوام دەکەن لە ساڵی داهاتووی خوێندن 6 بۆ 8 منداڵی دیکەمان دەڕۆنە باخچەی ساوایان و خوێندنگەی ئاسایی و دەتوانن وەکو منداڵی ئاسایی لەو خوێندنگانە ئەگەر وەزارەتی پەروەردە هەر وەکو ئێستا کە پاڵپشتمان بووە بەردەوام پاڵپشتمان بێ و ئاسانکاریترمان بۆ بکات دڵنیاین ئەو ژمارەیە زیاتریش دەبێت. گروپێکی دیکەی منداڵەکان بەڕێزان بۆ ئەوەی هەمیشە ئێمە هەر بیرمان لای ئەوە نەبێت کە ئەو منداڵانە هەمویان دەتوانن بچنە قوتابخانەی ئاسایی. هەندێک لەو منداڵانە ناتوانن وەکو منداڵی ئاسایی بتوانن درێژە بە خوێندن بدەن. ئێمە لە سەنتەری ئیماراتی هەوڵ دەدەین بنەماسەرەتاییەکانی ژیانی ڕۆژانەیان فێرکەین لە خۆپاکردنەوە لە خواردن لە دانیشتن لە یاریکردن لە گۆرانی وتن و ئەو بەرانەی کە هەیەن. بۆیە ئێمە خۆشحاڵی کە توانیمانە ئەو هەنگاوەش بنین کە ڕەنگە زۆرێک لە برادران نەچوو بنەسەری چونکە منداڵ هەر بە تەنها پێویستی بە خوێندن نییە، پێویستی بە یاریە، پێویستی بە تێکەڵبوونە، پێویستی بەوەی ئەگەر خانەوادەیەک بۆ نمونە زۆرێک لە خانەوادەکان گەورەترین گرفتیانەوەی ئەڵێ منداڵەکەم نازانێت چۆن خواردن بخوات، نازانێت چۆن خۆی پاکاتەوە. ئێمە ئەم ئەرکەش لە ئەستۆگرین و خۆشبەختانە بەرهەمی باشمان هەبوو. بەڕاستی بەڕێزان یەکێک لەو ئاستەنگانەی کە هەمانە کە پێم باشە ئێستا نوێنەرانی حکوومەت لێرن و لایەنە پەیوەندیدارەکان لێرن و بەڕێز پارێزگاریش لێرەیە لەگەڵ لایەنەکانی تر. ئێمە تا ئێستا لەو سنتەرەی ئێمە 680 کەس ناوی خۆی تۆمار کردووە. بەداخەوە تەنها 80 کەس توانیوەتی سوودمەند بێت لای ئێمە. ئێمە 400 کەسی تر ئێستا لە لیستی چاوەڕوانیە کە ناتوانین هیچیان بۆ بکەین بەڕاستی. بۆیە ئەو هەنگاوانەی کە کاک موسا باسی کرد ئەگەر بچێتە بواری جێبەجێکردنەوەی سنتەری تر لە شارەکانی تر ڕەنگە هەنگاوێکی باش بێت. و لێرەشەوە من بە ئیجازەی بەڕێز کاک موسا پێشنیارێک و یاخود ئۆفەرێک پێشکەشی ئەو لایەنان دەکەم کە حەز دەکەن لەم بوارە خزمەت بکەن. ئێمە خۆشبەختانە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو توانیمان پۆلێک ڕاهێنەری زۆر سەرکەوتوو پێشکەوتوو دروست بکەین. دەتوانین ئەو پەیمانە بدەین ئەگەر لایەنە پەیوەندیدارەکان بتوانن لە ناو شاری هەولێریش چەند سنتەرێکی دیکە دیاری بکەن یاخود لە شارەکانی کە ئێمە بتوانین لە ماوەیەکی دیاریکراوی باشدا بتوانین کۆمەڵێک ڕاهێنەری تریان بۆ دروست بکەینەوە بتوانین ئەو سنتەرانەش بچنە ڕێژی سنتەری ئیماراتی و بتوانن خزمەتگوزاری پێشکەش بە منداڵان و بە خانەوادەی ئۆتیزم.